من یەکێتی نیشتیمانیم تا پشتێنم قەتماخەی خوێنی شەهیدە و زنگم سەوزە دەنگ و ڕەنگی هەر چوار وەرزی ئاوەدانیم ناوچەوانم ئەستێرە سوورەی شۆڕشە و لەوەتەی هەم ئەوینێکی کوردستانیم لە بیرتانە ئەو ڕۆژانەی بووم بە داستانی دێو چیا و لە ناو تۆز و گەردەلوولی گلانی ئەسپی ئەیلولدا لەدایک بووم خۆم و هەر خۆم وەک کارە کێوی هەڵدێرا و لە ڕەوەزێکی قەندیلە بەتەنها بووم وەک چڵە ڕێواسی درزی دوو تاشەبەرد لە فرمێسکی ڕوونوە بەفردا ڕسکا بووم تەنیا و تەنیا خۆم و مشتێک گولەی سەوز خۆم و دەستێک نانی سەوز خۆم و خەونی سەوزی مناڵانی لادێ خۆم و ئەشقی سەوزی سیامەند و خەجێ وەک تەنیایی ئەو ڕۆژگارەی سرود و مارشی ئەی ڕەقیب خۆم و شەرواڵێکی دراو لە بەرامبەر سەدان ژووری کێبڵ و کارەبا تەعزیب خۆم و خۆم بووم بە هەورازی شاخانەوە من بە تەنها مەفرەزەیەک بووم بە دوو تفەنگی ژەنگاوی و سەمینۆفێکی کورتەوە گرێکێرەی نەخشەی بەتڕکەزی چنی بەعسی بەغدام لەو شەوگارە نوتەکەدا ئەکردەوە سێ کوچکەی شەهیدانی کۆمەڵە ناسنامەی منە و بە ئازاری 75دا بمناسنەوە یەککاتدا من تروسکەی دەیجووری شەوی هەرەس و من خۆری لەدایک بوون بووم من جوتیاری ڕاگوێزراوی لادێکان و گوڵەگەنمی حەوشەی هەژارانی شار بووم ژێی دەنگم ژەنگی گرتبوو سترانێکی نوێم ئەچڕی خۆم و هەر خۆم هیچ نەبووم و شۆڕشی میلەتێکیش بووم لە دوای هەرەس یەکەم تەقە شەهید جەمالی من کردی یەکەم ڕەبیەی دوومەڵی سەردڵی خاک حەمەڕەشەکەی من گرتی یەکەم جاسوس بوو بە عیبرەت لە بەغدادا لە باوەشی پڕتاوانی ئەژدیهادا ملازم جوامێرم کوشتی یەکەم شەڕی دەستە و یەخەی ناو دێهاتیش مامەڕیشەکەی من کردی من بچووک و لە ڕوولاواز هەر وەکو شەهید خەباتم عاتیفەی ڕۆڵەی شەهید و هاواری دایکی شەهیدان گەورەی کردم کوردستانم ئەی شاری شەقام شەهید و شارۆکەی لە خاج درا و دێهاتی ئەنفال کراوم ئێستا خۆم و سەدان گۆڕستانی شەهید هاتووم لە بەرچاوی ویژدانی ئێوەدا ڕاوەستاوم لە باشوورەوە یەک بە یەک دەرگاکانتان ئەکەمەوە سوێنتان ئەدەم بە حەق وەڵام بدەنەوە گەرمیان تۆ و خوێنی کاکسیروان لە دوای ئەنفال لە مەفرەزەی کوڕەکانی من بەولاوە کێت شک ئەبرد کەرکووک تۆ ئەو نورەی ناخت لە دوای هەرەس کە بە دەنگی تفەنگەکەی ئەنوەر حەسەن ڕاجڵەکیت و هەستایتەوە ئەو 30 ساڵەی خەباتت جگە لە پێشمەرگەکانی کەرتی چوار و کوڕانی تیپی 21 چێ فرمێسکی گریاناوی شەوێکی پەستی ژێردەستی بۆ سڕیوی سلەیمانی تۆ و سەیوانی شەهیدستان بیرکەرەوە پێکدادانی نیوە شەوی کۆڵانەکانی قەراقشار تەقەی ئێوارانی جادە و قڵیشانەوەی ناوبازار بە کڵافەی ئەو یادەوە دوای تێڕامان چەند ڕست سوورە موروی زامی پێشمەرگەکانی یەکێتی ئەگەیت بە ملوانکەی ملی ئاسکی خەیاڵی کانێسکان پشدەر تو قودسیەتی ڕۆژانی ئیختیفای ساڵی 76 کە دەست و پریاسکەی نانت لە باوزێوە پێمان ئەگەیشت کە پێنجی سێ بود بە دەواازەی ڕاپەڕین نیشتیمانت بەعسقڕ بوو جگە لە ئێزگەی دەنگی من شەیتر لە ناوڕانیەدا بوو هەولێر تۆ و بەرزی قەڵاکەت هەولێر تۆ و بەرزی ناوەکەت هەتا ئێستا کام سەردارەت وەک شەهید سەردارەکەی من لە شەقام و گۆڕەپانتا دەمانچەکەی خاڵی خاڵی کردوتەوە لە دڵی داگیرکەرانتا بادینان پرچی مێژوت شیتاڵ شیتاڵ بکەرەوە تۆ و خوێنەکەی برایم عەزۆ بە حەق وەڵام بدەرەوە کام فەرماندە و کام ڕابرد هەبووە یاخود بینیوە وەکو سەیدا ئازادەکەی هاتبووەلات لە سەنگەرەکەی پێشەوەدا مشتوی تفەنگەکەی بگرێ هەر بە پێوە شەهید بکرێ
ئێستا هەموو کوردستانم بە هەڵەبجە و گەلی بازێ سوێنتان ئەدەم بۆ نەبەزین پشکۆی شۆڕش گەشانەوە بۆ ڕاپەڕین تۆڵەی شەهید ئەستاندنەوە کێ جاڕی زەماوەندیدا کێ سەرکردە و کێ هانی جەماوەریدا کوردستان ئەی شاری شەقام شەهید و شارۆچکەی لە خاچ درا و دێهاتی ئەنفال کراوم هاتووم لەبەر چاوی ویژدانی ئێوەدا ڕاوەستاوم باڵام باڵای هەموو شەهیدەکانمە ئەستێرەکەی تەوێڵیشم هی کاسکێتە زەیتونیەکەی کاک ئارامە بەرگی سەوزیشم نیشتمانمە